سڵاوتان لەوی هاتمێتە ئەو بازاڕێ و بەس ماتۆڕی دەفرۆشتن لەبە عاشقانی ماتۆڕی با تەسووریکم لە بۆی ئەمزانە سعری ماتۆڕی چەندە لێرە زانێک لەو ماتۆرانە ئێستا لەوەی دەست پێ دەکەین ئەو ماتۆڕە سپی جوانە ئەسعفەن سۆرە دوو نەفەری تەوان دەگریتن کاتێکەوە بەڕێگادا دەڕواتن هەیوێتێکی زۆر جوانی هەیە ئەو ئەمریکیانەش هەموو بەخۆیان و بە کابۆیەکیانە بەردەکەن $25,000 یعنی دوو دەفتەر و نیو زیاتر ئەوەیان بە 19,000 یعنی نزیکە 90,000 قوسور نزیکە لە دوو دەفتەری ئەویان تەبان یەک لە تایپەکانی وانە سپیە دوو دەفتەر و نیو مۆدیلی 2018 تەوان هەموو معلوماتەکەشی لەسەر نووسرایە ئەو بازارە لە داونتاونی ساندیاگۆیە سەنەوە ڕەساسیە ئەو پشتەکەی زۆر نییە بەڵام یەک لەو نوع مۆدیلەکانی ترە ئەویان سێتایە ئەوە دایسکی هەبوو دایسکی گریندایزەر ئەگەر بەبییرتان بێ ئەوە زۆر جوانە بەڵام بەداخەوە سەرەکە لەسە نەبوو ئەوەژە نەوعەکی ترە ئەوە 26,000 یعنی نزیک دوو دەفتەر 7 وەرەقە ئەوەشیان ڕەنجی شین هەر لەو تایپانەیە پێشی هەمووی شاشەیە زۆر جوانە کیلۆمەتر و حەماوە و ئەوەیان دەبەنەوە دوو سندوقی جوانیش لە تەنیشتەکانی هەیە ئەوەشیان تایپەچکەیە نەوعەکی ترە ئەوەشەو ڕێزە هەمووی یەک نەوعان دیارە هەمووی یەک سالیشە باچم سالیەکە چیان وەرگرم زانم ئەوەیان سۆرە یعنی ماڕۆنیە توان بڵین سارەکەی دوو دەفتەرە هارلی داڤینسونە دیارەوەکەیتی مارکەکەی وەکو هۆنداوانە داڤیدسۆن هارلی داڤیدسۆن ئەوە نەفرێک لە پشتەوە لە پێشەوە ئەوەشیان بە 22 دەفتەر و دەوەرەخەیە تەوان زۆر جارجاری وا هەیە ڕۆژەچانەیە لە هەفتەی یاخود لە مۆسیمەکان زیاتر هاوینان ئەوش سارێکیە دەمانەوە بە گروپ دێنە لە 100 کەس ئەوە مۆدیل 22ەوە زۆر نوێیە ئەوەیان دوو دەفتەر و هەندەکە 2017 تەمانەوە بە 100 کەس دێنە دەرێ پۆلیس ڕێگەیان لو دەکاتەوە زۆر مەنزەرەشی جوانە ئەوەشیان بۆ سارەی $27,000 یعنی بەڕاستی ماتۆری زۆر جوانن ئەوەش سۆرەکەیە ئەو یەک تایپن داچمەوانی سەرەوە چێ دیارە نوعێکی ترە بگورە وشەوشی سیارەش دێتن بەڵام هەر ویستم بەسەرعی ئەویان هەرزانە دەفتەرەک و $20 تقریبا هەر بێرەدا ڕۆیشتمەوە ماتۆرانە بینی گوتباتە سوێریکەم ئەوەش تایپەچکەیەوە یەک نەفەری زیاتر بەڵام دەتوانین دوو نەفەری سواربی ئەوە ساریان دەوروبەری دەفتەری و ئەوانەیە 2017 ئەوە سوکانەکەشیان برنترە ئەوە پۆزی هەیە ئەوەژە کۆی ئارنۆڵدیە دەفتەرەک و دەوەرەقە دەفتەرێک و 7 وەرەقە تقریبا ئەوەش تایپەچکەنە ڕەنگەکان و تایەکانی ماشەڵڵا ئەوە $14,000 14.5 ئەوەیان 18,000 ئەوەیان تقریبا ئەوەشان ئەو تایپانەیە ماتۆری جوان بەڕاستی ئەزە بیان بینە جێ بۆش کاتی جلی خۆیان لەبەردەگەن کابۆی خاصی هەیە سەرچۆکەکەیان هەیە پێڵاوەکانیان ئەوەش نزیک $12,000 سەرچۆکیان هەیە کڵاو و هەموویان ماشەڵڵا پانن ئەمریکیەکان حتا ژنەکانیشان هەمووش بە تەمەنن ئەو نوعانە یعنی دەوری 6 ساڵینە پان زۆر بەزەوقن هیوای هەندە دەست و پلیان هەندێکیان کوترایە ڕیشەکیان هەیە
ئەنەکێ بە سەکسوکیانێ سەکسوکێشیان و دەدێشکی دێمۆریان لە ناودانە لە ناو سەکسوکێ ئەوانش نەوەعشترن ئەوەیان 29,000 تقریبان ئەوەیان لە هەمووان گرانترە ئەوەندەی کاتە سەسارەکان بیتوێ نزیک $3,000 ماشەڵڵا بزانە شاشە و کیلۆمەتر و حەماوە و توزانم ئەوەشیان جوانە وەڵە ڕەنگەکەی زۆر ڕەنگانە لای من مەرغوب نینە بەڵام ئەوە تەمەنە و لۆریە شاتیە ماتۆڕی نوێ دادنێ هەیەکە تایبەتی ئیتر بەم شوەیە ئەوە ڤیدیۆ ئەوڕۆمان بوو ئەوە بۆ گەرمایی لە دەرەجەی حەرارە تقریبان 37 وانە گەرمە بەڕاستی لە ئێرە گەرمە سوێڕیە و ئەو ماتۆرانم کە دەزانم خەڵکێکی زۆر حەزی لە ماتۆڕی باشی تێدا بوو بەڵام ئەوە ئەربابی ماتۆڕیمە من نازانم نەوعیەت و مواسەفاتیان چییە بەڵام ئەوە دەیزانیم کە سعرەکانی چەندە هەر خۆش بن